100 وبسایت و شبکه‌های اجتماعی صدای آمریکا دنبال کنید. جدنگ امریکا لواشنطن هم بخیر هاتنه به برنامه زندیا بشه کردی ایروین 19 پوش پرا 2726 شانیا کردی کو دکوه ده دیر ماه 2026 شانیا زاینی اسیروان قچوم لگل هفکارا خو بفرا و نوری ده دوی دم جمیره ده بواربن لگل تندبین به زنجیره راپورتی میدانی پیوندی لگل روزنامه نوسانو گفتگو لگل پسپوران لگل من بمنوا سەرۆکترام دەڵێ ڕێکەوتوین لە سەر درێژەدان بە دانوستانەکان و ئاگربەستیش کۆتایی هاتووە. Iran also contravenes its obligations. لجواتا اولکاریا نتوین یک بویی کریارین ایرانی هاتن شرمزار کرن. لە تورکیا ئاڵۆزیەکانی نێو جەهەپان نیگەرانی لەمەڕ دابەشبوونی ئەو حیزبە دروست کردووە. ئیرۆ ساڵڤەگەران نەهەمین یا ئازادکردنا مووسڵێ ji Daişê lê hîn jî bermayên şer li seranserî bajêr diyar dibin. وەک هەمیشە لە کۆشکی سپیۆ دەست پێ دەکەین کە تێیدا ئەمڕۆژ پێشهاتەکانی پەیوەست بە ئێران یەکێک لە گرنگترین پرسەکانی کارکردنی ئەمڕۆیەتی لە بەردەوامی هەوڵە دیپلۆماسیەکان بۆ کەمکردنەوەی گرژیەکان و پەرەسەندنی نیگەرانیەکان سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی تاران و واشنگتۆن تا دەگاتە دوایین لێدوانەکانی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە تاران بۆ زانیاری لەسەر نوێترین پێشات و هەڵوێستەکانی حکوومەتی ئەمریکا دەڕۆمە لای پەیامێری کۆشکی سپی هیوا سەلام. هیوا گرنگترین هەواڵی ئەمڕۆت لە کۆشکی سپیەوە چییە؟ چیت پێیە بۆمان ئەمڕۆ؟ بەفرە هەواڵەکان لێرە زۆر بە خێرایی دێن و دەڕۆن ڕووداوەکان زۆر خێران کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە ڕەزامەندی لەسەر داوایەکی ئێرانیەکان دەربڕیوە بۆ گفتوگۆکردن ئەمەش دوای ئەوەی هات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی ئەمریکا ئێرانیان بردومان کرد بەهۆی ئەو پێشەلکاریانەی کە هەیبوو هەر ئەمڕۆ نوێنەرانی کۆشکی سپی لەوانە جێگری سەرۆکی ئەمریکا جێدی ڤانس هەروەها دوو نێردراوە تایبەتەکەی دۆناڵد ترامپ لە قەتەر لەگەڵ قەتەر لە پەیوەندیدان بۆ ئەوەی ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ ئێران بەڕێوە دەچن بەرەو پێشی بخەن هەروەها بەرپرسانی کۆشکی سپیش ڕایان گەیاندووە کە ئامانجی ئەمریکا شەڕی درێژخایەن نییە بەڵام ئەمایەکی تێدایە ئەگەرێکی تێدایە ئەگەرەکە ئەوەیە کە ئەگەر ئێران پابند بێت بە مەرجانەی کە ئەمریکا بۆی داناوە پێشێلکاری نەکات چ لە گەروی هورمز چ سەبارەت بۆ پرۆگرامەی کە هەیەی هەموو ئەوانش لە چوارچێوەی پرۆژەکەی دۆناڵد ترامپ بۆ سەپاندنی ئاشتی لە ڕێگەی هێزەوە سەرچاوە دەگرێت چونکە دۆناڵد ترامپ هەر ئەمڕۆ ڕایگەیاند کە ڕاستە دانوستاندن دەکەن بەڵام لە ڕاستیدا ئاگربەست کۆتایی هاتووە ئەمە واتای چی؟ ئەمە واتای ئەوەی کە دانوستانەکان بەڕێوە دەچن بەڵام هەر کاتێک ئێران پێشێلکاری بکات بردومانی ئەو وڵاتە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دەکرێت ئەمانش هاوکاتن لەگەڵ ئاشکرابوونی ئەو پلانانەی کە حکوومەتی ئێران بۆ تیرۆرکردنی دۆناڵد ترامپ ڕایگەیاندبوو هەر کەمێک پێشەستا دۆناڵد ترامپ خۆی پۆستێکی بڵاو کردوێتەوە کە فۆکس نیوز ئاماژە بەوە دەکات ئیسرائیلیەکان دەوری کاران هەبووە لە هەوڵەکانی تیرۆرکردنی دۆناڵد ترامپ لەم جارەدا لە کۆتا جاردا وە پلانەکەیان ئاشکرا
ئاشکرا کردووە بەڵێ بەفراو بە گوێرەی هەواڵەکانی کە دێن چەند جارێک ئەم هەوڵانە دراون بۆ هەوڵی تیرۆرکردنی دۆناڵد ترامپ هەروەکو لە لووتکەی ناتۆش لە تورکیا باسی کرد بەڵام هێشتا دیار نییە کە چەند جار ئەم هەوڵانە دراون و هۆکارەکانی پوچەڵکردنەوە و سەرکەوتنی ئەمریکەکان لە پێشگرتنی کارەساتێکی لەم جۆرە چی بووە؟ دۆناڵد ترامپ ڕایگەیاند ئەگەر ئێرانیەکان سەرکەوتوو بن ئەم بەیانیە لە پۆستێکی تایبەتدا ڕایگەیان لە ئەگەری سەرکەوتنی ئێرانیەکان لە تیرۆرکردنی دۆناڵد ترامپ ئەو وەسیەتی کردووە و ڕێنمایی پێویستی داوە بۆ ئەوەی لەو کاتەدا بە توندترین شێوە کە ئێرانیەکان لە مێژوودا بە خۆیانەوە نەیاندی بێ ئێران بۆردومان بکرێت. باشە هیوا دمژارێ ناوخۆیە ئەمریکادا ئیرۆ چ کار لە کۆشکا سپی لەبەر دەستی سەرۆک ترامپ هەیە؟ لە بابەتەکانی تایبەت بە ناوخۆی ئەمریکا دۆناڵد ترامپ دەربارەی دوو پرۆژە یاسا ئەمڕۆ قسەی کردووە کە یەکیان لەلایەن نوێنەرانەوە پەسەند کراوە ئەویش بریتە لە پرۆژە یاسای خانوبەرە. دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە ئەم پرۆژە یاسای ئیمزا ناکات بەڵام باسی ئەوەی نەکرد کە ئایا ڤیتۆی دەکات یان نا چونکە پێ ناچێت ڤیتۆی بکات ئەگەر ڤیتۆی نەکات وەکو ناڕزایی دەربڕینێک چونکە خواستی سەرۆکی ئەمریکا ئەوەیە بە زووترین کات پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا تێپەڕێنرێت. ڕایگەیاند ئەگەر ئەم پرۆژە یاسایە تێنەپەڕێنرێت پرۆژە یاسای خانوبەرەش ئیمزا ناکات بەڵام دیارە دوای 10 ڕۆژ لە پەسەندکردنی ئەگەر سەرۆکی ئەمریکاش ئیمزای نەکات دیسان دەچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەمە خواستێکی گشتی لەسرە. هەروەها لە بابەتێکی دیکەدا پەیوەندیدار بە ناوخۆی ئەمریکا دوای کەمێکی دیکرد پێشوازی لە نوێنەری مڵکدارەکانی ئەمریکا دەکات کە هەر لە ئۆڤڵ ئۆفیس لە کۆشکی سپی سوێن دەخوات ئامانج لە دیاریکردنی ئەم نوێنەرە بۆ مڵکەکانی ئەمریکا تایبەتە بە خزمەتکردنی جوتیاران و ئاژەڵداران بۆ ئەوەی بتوانن مڵکەکانی خۆیان زەویەکانی خۆیان بۆ مەبەستی خۆیان بەکاربێنن. هەروەها هیچ پرۆژە یاسایەک لێرەوە لە واشنگتنی پایتەختەوە تێنەپەڕێت کە ناکۆک بێت لەگەڵ خواستەکانی ئەو چین و توێژانە. هیوا سەلام پایامنێری کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت. بەێ هەفدەم لەگەل زێدە بوو. بەێ هەفدەم لەگەل زێدەبوونا گرژیان لە تەنگاوا هەرمزێ هەولجی ددۆمن ji بۆ بەردەوامکردنا دانوستاندنên di navbera Amerîka û Îranê de niha jî hevkarê me Soran Xatirî peyamnêrê dengê Amerîka lê Wezareta Derve li gel me Soran hûrgiliyên dawî derbarê van hewildanan çi ne؟ بەڵێ سیروان دوای ئەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمریکا دوو جار هێرشی کردە سەر پێگەکانی حکوومەتی ئێران لە باشووری ئێران ئێستا هەوڵەکانی نێوەندگیرەکان یعنی نێوەندگیرەکانی دانوستانەکانی ئەمریکا و حکوومەتی ئێران چڕ بووەتەوە بۆ ئەوەی کە گرژیەکان کەم بکەنەوە هەردوو لە ڕازی بکەن کە بەردەوام بن لە گفتوگۆ و دانوستان. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز راپۆرتێکی بەڵاو کردوێتەوە دەڵێ کە شاندێکی قەتەری لە ئێرانن ئەم ڕۆژی هەینیر سەردانی ئێرانیان کردو سەرقاڵی وتوێژن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئێران بۆ ئەوەی کە ڕێخۆش بکەن دانوستانەکان و گفتوگەکان لەگەڵ حکوومەتی ئەمریکا بەردەوام بێت. میدیاکانی نزیک لە سوپای پاسدارانیش ئەم هەواڵەیان پشتڕاست کردوتەوە پشتڕاستیان کردوتەوە کە شاندێکی قەتەری لە ئێرانن. بەڵام وێبسایتی ئەکسیۆسیج راپۆرتی کردووە کە دەڵێ ئەم شاندە قەتەریە بە هاو ئاهەنگی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا ڕۆشتون بۆ ئێران و لەگەڵ خەریکی وتوێژن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئێران. ئەم هەوڵانە دوای ئەوە هاتن کە پاش ئەوەی کە حکوومەتی ئێران لە ئەم هەفتەی ڕابردوودا هێرشی کردە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز ئەمریکا کاردانەوەی هەبوو و بربەیانی چوارشەمە و بربەیانی پێنجشەمە پێگەکانی حکوومەتی ئێران لە باشووری ئەو وڵاتە کردە ئامانج. هەندێک راپۆرت هەبوو کە گوایە بربەیانی هەینیش هێرشەکانی ئەمریکا بەردەوام بووە بەڵام بەرپرسێکی وەزارەتی جەنگی ئەمریکا
ئەمریکا لەگەڵ دەنگی ئەمریکا قسەی کردوتی لە چەند کاتژمێری ڕابردوودا حکوومەتی ئێران و حکوومەتی ئەمریکا ببورن و سوپای ئەمریکا هیچ ئۆپراسیۆنێکی لە ئۆپراسیۆنێک و هیچ چالاکیکی لە ئێران نەبووە. هاوکات فەرماندەی ناوەندی هێزەکانی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام بانگەشەکانی حکوومەتی ئێرانی لەسەر تەنگەی هۆرموز ڕەت کردوتەوە. حکوومەتی ئێران بانگەشەی ئەوەیە کردبوو کە کەشتیەکان بەس لەو ڕێڕەوە دەتوانن تێپەڕ بڕن لە تەنگەی هۆرموز کە حکوومەتی ئێران دیاری کردووە. سنتکامیش دەڵێت حکوومەتی ئێران هیچ کۆنتترۆڵێکی لەسەر تەنگەی هۆرموز نییەوە. ئەوە هێزەکانی ئەمریکا ئامادەن بۆ ئەوەی کە پشتیوانی لە هاتوچووی ئازادی کەشتیەکان لە ئەو ڕێڕەوە ئاویە بکەن. بەوتەی سنتکام هێزەکانی ئەمریکا لە مانگی گوڵانی ئەمساڵەوە یارمەتی 800 کەشتیان داوە لە تەنگەی هۆرموز سێپەڕ بن و هەروەها توانیویانە 380 میلیۆن بەرمیل نەوت لە ئەم تەنگە ئاویەوە بگوازنەوە. لەم پەیوەندیدا ناوەندی هاوئاهەنگی و ڕێنوێنی کەشتیڕانی هێزی دەریایی ئەمریکاش ڕاگەیاندراوێکی بەڵاو کردوێتەوە دەڵێک هیچ وڵاتێک بۆی نییە تەنگەی هۆرموز ببەسە یاک و کۆنتترۆڵیکە و هێزەکانی ئەمریکا ئامادەن کە بۆ پاراستنی ئازادی کەشتیوانی لەوێ هەنگاو بنن و هەروەها بۆ تێکدانی هەموو هەوڵەکان بۆ ئەوەی کە کێشە بۆ تێپەڕبوونی کەشتیەکان لە تەنگەی هۆرموز دروست بکەن ئامادەن ئەو هۆڵانە بەرپەرچی بدەنەوە. لە ناوڕاستی ئەم گرژیانەدا و ئەم کێشانەدا ئەوە هەوڵەکانی نێوەندگیران بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکان بەردەوامە. سۆران باسی ئەوە گرژیەکانت کرد لە وەک ئاماژەت پێکرد گرژیەکان دەستیان پێ کردوێتەوە و ئاڵۆزیەکان تا ئەڕوات چڕتریش دەبنەوە. دەکرێت باسی ئەو گرژیانەی تەنگەی هۆرمۆزیشمان بۆ بکەیت؟ گرژیەکانی تەنگەی هۆرموز ئەوە بوو کە حکوومەتی ئێران لە نێوەڕاستی ئەم هەفتەدا بە 3 جار هێرشی کردە سەر ئەو کەشتیانەی کە لە تەنگەی هۆرموز تێپەڕدەبوون. پاشان دەزانین ئەمریکا کاردانەوەی هەبوو هێرشی کردە سەر حکوومەتی ئێران. ئێستا ئەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێ ئاگربەست تەواو بوو بەڵام هەر بەردەوام دەبن لە گفتوگۆکاندا. لەم نێوانەدا وێبسایتی ئاکسیۆس راپۆرتێکی کردووە کە راپۆرتێکی بەڵاو کردوێتەوە کە دەڵێ هەفتەی داهاتوو ئەگەری هەیە وتوێژەکان و دانوستانەکانی نێوان حکوومەتی ئێران و ئەمریکا لە سوئیس دەست پێ بکاتەوە. میدیاکانی حکوومەتی ئێران بە تایبەت میدیاکانی نزیک لە سوپای پاسەران ئەم هەواڵەیان ڕەت کردوێتەوە و تویانە هیچ وتوێژێک نابێت. ئەوە دەزانین کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا وتویە کە ئاگربەست شکاوە ئاگربەستێک نییە بەڵام وتوێژەکان لەگەڵ حکوومەتی ئێران بەردەوام دەبێت. ئێستا دەبێت بزانین کە ئایا حکوومەتی ئێران بەردەوام دەبێت لە شەڕەنگیزیەکەی خۆی یاک و ئەوەی کە دێتە سەر ڕێگەی دیپلۆماسی و ڕێگەی گفتوگو چۆن دوودانە لە نێوەندگیرەکانی دانوستانەکانی نێوان حکوومەتی ئێران و ئەمریکای کە بە ئەگەرێکی زۆر پاکستان و قەتەر بە وێبسایتی ئاکسیۆسیان وتووە ئەوان لەو بڕوایەدان کە لایەنێک لەناو حکوومەتی ئێران هێرشەکانی ئەنجام داوە کە دژی ڕێکەوتنە دژی ئەو یاداشتە لێک تێگەشتنە نێوان ئەمریکا و حکوومەتی ئێرانەوە دەوێت بۆ هێرشانە ئەو یاداشتە لێک تێگەشتنەوە هەوڵەکان بۆ ئاشتی لاواز بکە. بەێ سۆران خاتریش وەزارەتە دەرەوەی ئەمریکا گەلێک سپاس بۆ ڤان نوچە و پێزانینان. شاندێکی هاوبەشی کۆنگرس کە لە هەردوو پارتی کۆماری و دموکرات بەشداری کۆبوونەوەکانی ڕێبەرانی وڵاتانی ناتۆیان کرد لە ئەنکەرە گەڕاونەتەوە بۆ ئەمریکا. لێرەش ئەندامانی کۆنگرس پرسیاریان لەسەر خەرجی وەزارەتی جەنگ هەیە و گومانیشیان لە ڕاستگۆیی ئێران لە دانوستانەکاندا هەیە. بۆ زانیاری لەسەر پرسەکانی کۆنگرس دەچینە لای مەریوان حەما پەیامنێری ئەو دامەزراوەیە. مەریوان سەرەتا لە شاندی هاوبەشی کۆنگرسەوە بۆ ئەنکەرە با دەست پێ بکەین. نوێترین زانیاریەکان لەبارەی گەشتی ئەو ئەندامانەوە چییە؟ بەڵێ ئەو شاندە چەندین کۆبوونەوەی لەگەڵ ڕێبەران و وەزیرانی وڵاتانی ناتۆ ئەنجامداوە بۆ پشتگیری کۆنگرێسی بۆ ناتۆ و هەوڵدان بۆ پشتگیریکردنی هاوکاری ئاسایشی نێوان ئەمریکا و ئەوروپا و دووپاتکردنەوەی پشتگیری بۆ ئۆکرانیا.
لە تازەترین یا چەند خولەکێک پێش ئێستا لیندزی گراهام بە ڕاگەیانێکی بڵاو کردوێتەوە کە لەگەڵ ئیدارەی ترەمپ ڕێککەوتوون لەوەی کە سزای ئەو وڵاتانە بدرێت کە نەوت و گازی سروشتی رووسیا کرن. ئەمە یەکێ بوو لەو شتانەی کە کۆنگرێس ئەویست بیکات ماوەیەکی زۆرە ڕاگیراوە، ئێستا دیارە کەوتونەتە ڕێککەوتن لەگەڵ ئیدارەی ترەمپ بۆ ئەوەی ئەوی پرۆژە یاسایە بەرەو پێشەوە بڕوات و لە زۆربەی زۆری ئەنجامەکانە یعنی لەو کۆبوونەوانەی کە کردویانە لە وڵاتانی ناتۆوە هەڵوێستی ئەرێنیان هەیە زۆربەی ئەندامانی کۆنگرێس ئەوەی بەرامبەر بە تایبەتی بۆ یۆکرانیا ئەوەی جێی سەرنجە چۆنەتی قسەکردنی هەندێک ئەندامانی شاندەکەی کۆنگرێسە سەبارەت بە ئۆکرانیا. ڕاستە زۆر لە ئەندامانی کۆنگرێس پشتگیری بەردەوامبوونی هاوکاری دارایی و سەربازی بۆ ئۆکرانیا دەکەن، بەڵام ئێستا تەنها وەک وڵاتێک نایبینن کە یارمەتی سەربازی وەرگێت، بەڵکو وەک داهێنەری بواری بەرگری تەماشایەکەن. لە کاتی دەستپێکردنی هێرشەکانی رووسیاوە بەسەر ئۆکرانیا لە ساڵی 2024ەوە مۆسکۆ دەیان هەزار درۆنی ئاراستەی ئۆکرانیا کردووە. ژمارەیەکی زۆر لەو درۆنانە دروستکراوی ئێرانن. رووسیا ئێستا مانگانە نزیکەی 4,000 درۆن ئاراستەی ئۆکرانیا دەکات. بۆیە بۆ پەرپەرشدانەوەی ئەو درۆنانە ئۆکرانیا داهێنانی زۆر گرنگی کردووە لە تەکنۆلۆژیا و تاکتیکی دژە درۆن. ئەمە گۆڕانێ لە تێڕوانینی هەندێک ئەندامانی کۆنگرێس بەرامبەر ڕۆڵی ئۆکرانیا لە وەرگری هاوکاریەوە بۆ وڵاتێک کە دەتوانێت کەڵک لە ئەزمون و شارەزایی سەربازی و بەرگری وەربگیرێت. بەێ مەریوانم جارێک دن ڤەگەرن واشنگتۆن ڕێڤەبەریا سەرۆک ترامپ چەند داخواز ji کۆنگرسێ دەربارەی بودجەیە وەزارەتا جەنگی هەنە ئەو چنە ئەو داخوازانە؟ بەڵێ ئیدارەی ترامپ داوای نزیکەی 87 میلیارد دۆلاری کردووە وەک بودجەی تەکمیلی بۆ پەنتاگۆن و زۆربەی ئەو بڕەپارەیە پەیوەستە بە دابینکردنی پێداویستی سەربازی بۆ ئۆپراسیۆنەکانی ململانەی ئێران. پێشنیازێکی تر لە ژێر گفتوگۆدایە ئەویش نزیکەی 350 میلیارد دۆلار خەرجی زیادکراوە بۆ وەزارەتی جەنگ. ئیدارەی ترامپ لە چەند مانگی پێشوودا داوای زیاتر لە 1 میلیۆن دۆلاری کردو بۆ بودجەی ساڵی داهاتی وەزارەتی جەنگ. ئێستا سەرۆک ترامپ داوا دەکات کە نزیکەی 350 میلیارد دۆلاری تری بۆ زیاد بکرێت. ئەگەر پەسەند بکرێت ئەمە بێتە گەورەترین بودجە لە مێژووی وەزارەتەکە لە ئەمریکادا. مەریوان ئەندامانی کۆنگرێس لەسەر ئەم داوایە چ دەڵێن ڕایان چییە؟ بەڵێ هەنێک لە ئەندامانی کۆنگرێس داوای زانیاری زیاترەکەن دەربارەی چۆنیەتی خەرجکردنی ئەو بودجەیە. هەنێکی تر لە ئەندامان ترسیەوەیان هەیە کە بودجەیەکی گەورەی لەم چەشنە ببێتە هۆی دروستبوونی فشار بۆ کەمکردنەوەی بودجەی دامەزراوەکانی تر. بۆیە هەرچەندە پاڵپشتی ئەندامانی کۆنگرێس بە هەردوو پارتەکەەوە بۆ ئەوەی هەمیشە ئەمریکا هەمیشە سوپایەکی بەهێزیە بێت بەردەوامە، بەڵام هێشتا پرسیار و نیگەرانی هەند سەبارەت بە خەرجیەکان و ئەولەویاتی کاری حکوومەت و کاریگەری بودجەیەکی گەورەی لەو شێوە لەسەر دامەزراوەکانی تری حکوومەت. باشە مەریوان دەربارە ئیرانێتە بەحسا وتەگۆتەگۆ ئەندامێن کۆنگرسێ باوەریە بنیازپاکیا ئیرانێ ناکەن چ زانیاری دەربارەی vê کێلچەمتە هەنە؟ بەڵێ زۆر لە یاسادارەران سەرباری بۆ چوونیان یا جیاوازی بۆ چوونیان بەرامبەر بە ئیتارەی ترامپ گومانیان زۆرە سەبارەت بە ڕازگۆیی نیازپاکی و ئامانجەکانی ئێران. ئەوان دەیانەوێت زۆرترین زانیاریان لە ئیتارەی ترامپ دەست بکەوێت سەبارەت بە استراتیژی ئەمی دارەیە لە دانوستانەکاندا، ئەگەری لابردنی هەندێک لە گاماڕۆکان لەسەر ئێران و هەروەها چۆنیەتی سنووردارکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران و شتێکی زۆر گرنگ بۆیانەوەیە کە میکانیزمی جێبەجێکردن و چاودێریکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران و هەروەها چۆن ئیدارەی ئەمریکا ئیدارەی ترامپ هاوپەیمانەکانی دەپارێزێت لە ناوچەکەدا. ئەمانە زۆر زۆر گرنگن بۆیان. باشە مەریوان ئەندامانی کۆنگرس لە بنەڕەتدا ئەمێ بزانم دژ بە هەوڵە دیپلۆماسیەکانن یا تەنها مەبەستیان ئەوەیە داوای زانیاری دەکەن؟ نەخێر دژ هەوڵی دیپلۆماسینی کێشەی سەرەکییان شەفافیەتە. تەنانەت هەندێک لەو ئەندامانەی کۆنگرێس کە ئامادەن دەرفەت بە دانوستانەکان بدەن دەڵێن پێش ئەوەی پشتگیری لە هەر ڕێکەوتنێکی کۆتایی بکەن دەیانەوێت زۆرترین زانیاری وردرین زانیاریان دەست بکەوێت لەسەر دەقی ئەو ڕێکەوتنامەیە بە تایبەتی وەکوتم سەبارەت بە میکانیزمی جێبەجێکردن و چاودێریکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران
و چۆنێتی پاراستنی هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەکەدا و هەروهاوی کە زۆر گرنگە بەلایەنەوە ڕێوشێنی سزادانی ئێران لە حاڵەتێکە کە ئەگەر ئێران ڕێکەوتنامەکەی پێشێل کرد. سپاس مەریوان حەما پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم هەر بەردەوام سەر پێشکەشکردنەوەی بەرنامەیە زندیش دەنگی ئەمریکا لە واشنگتن جڤاتە و لە کاریان نەتەوەی نێکبووی لە نیویۆرکی ئیرۆ ئینێ ڕونشتنێک دەربارەی کریارên ئیرانی و بەرنامەیە وەیان ناوەکی لەدارخست. بالیۆز تامی بروس جیگرا نونەرێ ئەمریکا لێ نەتەوەی نێکبووی ڕونشتنێکێدا گۆتارێک پێشکەش کرد و گوت کۆ ئیران لەگەل ئاژانسا ناونەتەوەی یا ئەنەرژیا ئاتۆمی لەسەر مژارên ئەولەکاریە یەن نەچارەسەرکردی کار ناکە. وێ هەروها دیار کرد کۆ ڕێژیما ئیرانێت زانیارێن نو و داخویانیان لەژێر پەیمانە ئەولەکاریا بەرفرە و پرۆتۆکۆلا پێڤک نەدایە و نەهشتیە کۆ چاودێر یۆرانیۆماوێ یا دەولەمەندکردی ئۆرانیۆما دن یا کۆ بەرێ هاتیە ڕاگەهاندن کۆنترۆل بکەن. بروسە هەروها بەحسا بمپێکردنên ئیرانی و عێریشên wê yên vê dawiyê kir û dazanîn ku tevî agrbestê û rêkeftina li hevkirinê îran mûşekên krûz û dronan bikartîne û binesaziya welatên herêmê dike armanc. لەگەڵ پەرەسەندنی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا، وڵاتانی ناوچەکە جارێکی دیکە کەوتونەتەوە خۆیان و راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە قەتەر، تورکیا، پاکستان و سعودیە و چەند وڵاتێکی دیکە بە هەماهەنگی لەگەڵ واشنگتۆن هەوڵ دەدەن ڕێگە لە تەشەنەسەندنی قەیرانەکە بگرن و واشنگتۆن و تاران بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆکان. بەڵام ڕەنگە بۆ زۆر کەس ئەم پرسیارە دروست بێ کە بۆچی وڵاتانێک کە زۆرێک لەم ساڵانەی دواییدا ناکۆکی قوڵ و ڕکابەری جدیان لەگەڵ کۆماری ئیسلامیا هەبووە و هەیە هەمیشە هەنگاو بۆ کەمکردنەوەی گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن لەم کاتە هەستیارانەدا دەگرنە بەر. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتەش لەگەڵ زریان ڕۆژهەڵاتی شرۆفەکاری سیاسی قسە دەکەین. کاک زریان، ئەو کاتت باش. ئەم وڵاتانەی کە ئاماژەم پێکردن لە زۆر بابەتی ناوچەییدا ناکۆکیان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە، بەڵام لە هەمان کاتدا ڕێگری لە پەرەسەندنی قەیرانی نێوان تاران و واشنگتۆن دەکەن. ئێوە ئەم پارادۆکس و جیاوازیە لە هەڵسوکەوتی ئەم وڵاتانەدا چۆن لێک دەدەنەوە؟ ێوارە باش بەفراخان، خۆی لە ڕاستیە بابەتەکە پەیوەندی بە سێ مژاری سەرەکیوە هەیە. یەکێکیان پەیوەندی بە توانستی سەربازیەوە هەیە، شەڕی 2026 و شەڕی 2025 ئێرانەوەی دەرخست کە بە تەنیا هەبوونی سیستەمێکی بەرگری وەکو پاتریۆت یا تاد یا سیستەمێکی بەرگری دژی موشکی بالیستیکی بەس نییە بۆی کە تۆ وڵاتەکەت پارێزراو بێت کە ئەم وڵاتانی وەکو جەنابەت باست پێکرد لە کەندا و زۆرێک لە سیستەمەکانیان لە ئەمریکا کڕیوە. ئەم سیستەمانە بە تەنیا بەس نین بۆی کە هەڕەشەی وڵاتێکی وەکو ئێران لەسەر خۆیان لابن. ئەمە خاڵێکی زۆر گرنگەوە پێچێ ئەم وڵاتانە پێویستیان بە کاتێکی دیکە هەبێت تاوەکو بتوانن کۆمەڵێک سیستەمی بەرگری دژی درۆنی هەرزان پەیدا بکەن و بتوانن زیاتر توانایەکی بەرگەگرتنی زیاتر بۆ خۆیان پەیدا بکەن. ئەمە خاڵێکە. خاڵی دووەمیش بە شێوەیەکی ڕاستەوانە پەیوەندی بە مەسلەی ئابووری و بەرژەوەندی اقتصادی ئەم وڵاتانەوە هەیە. خۆتەزانی کە زەرمەندی یەکەم لە مەسلەی هەناردەکردن و هاوردەکردندا لە گەروی هورموزەوە حاڵی حاضر وڵاتانی کەنداون و دوجار بە پلەی دیکە وڵاتانی وەکو چین وەکو هندوستان و بەشێک لە وڵاتانی ئەوروپی دێن. بەڵام لە نێو وڵاتانی کەنداویشە دوو دەستەیەک هەیە. دەستەیەک لە وڵاتان تۆزێک ڕێگەیەکی باشتریان هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوت یاخود ئەو شتانەی کەوا ئەیفرۆشن. مەسەلەن بۆ نمونە سعودی عەربستانی سعودی ڕێگەیەکی هەیە لە شەرقی سعودیەوە بۆ وەکو غەربی سعودیە لە منتیقەی ڕەس تەنورەوە هەتاوەکو ئەگاتە بەندەری یەنبوع لەسەر دەریای سوور. لەمە هێڵێکی یەدەکی گواستنەوەی نەوتی هەیە کە ئەمە ئەگەر بتوانێت بە هەموو کەپاسیتی خۆیەوە بەکاری بێنێ ئەتوانێت ڕۆژانە 7 ملیۆن بەرمیل نەوتیش لێوە بفرۆشێت وە بەشێک لە گرفتەکەی هێن کات. بەڵام لەوێش گرفتی حوسیەکان هەیە لە بابلمەندە بووە هەمان کاتیشا کەناڵی سوئیز لەوێ ناتوانێت. کاک زریان، ئەگەر بێت و ئێران تا ئێستا کە لاواز بووە، بەڵام ئەگەر بێت و بەرەو داڕوخان بڕوا یا با بڵێن بڕوخێ، زەرەرمەندی یەکەم لەم وڵاتانە کامیان دەبن؟
من ئەمش بەس چەکەم تاواگەم لەسەرەوەی کە سەبەبەکەی دیکە چییە کە وڵاتانی کەندا و دوای ئەگەر کاتتە بۆ حەزەکەی دێمە سەرەوەش سەبەبی دیکەش لە ڕاستیا ئەوەیە کە ئەم وڵاتانە تۆزێک نادڵنیاییەکیان هەیە بە نسبەت سیاسەتی نوێی واشنگتنەوە بەرامبەر بە ئێران جۆرێک لە ناپێشبینیکردنی سیاسەتی سەرۆک ترامپ لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بە نسبەت ئێرانەوە بە نسبەت شەڕی لەگەڵ ئێرانەوە بە نسبەت هاوپەیمانی لەگەڵ وڵاتانەوە وای کردووە کە زۆرێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا لەم ناوچەیە تۆزێک دوو جار بیر بکەنەوە. ئۆباما هەوڵێکی زۆری دا بۆی کە ئاشتی لە نێوان ئێران و سعودیا دروست بکات، بەڵام نەیتوانی وە چین ئەمەی کرد. لە شەڕی ئەمان کتوپڕ ئەمریکا شەڕی دژ بە ئێران دەست پێ کرد، بەڵام کتوپڕی شەڕەکەی ڕاگرت. بڕیارەکە ئەوە بوو کە 440 کیلۆ یۆرانیومی پێتێنراوی ئێران لە ناو ببرێت و لە هەمان کاتیشا توانای موشکی بالیستیکی لە ناو ببرێت و توانای ناوچەیی ئێرانیش لە ناو ببرێت. ڕاستە ئێران لاوازیەکی زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوتەوە، بەڵام هێشتا ئێران ئەو توانایی هەیە کە بتوانێت زەرەر بۆ ئەم دەوڵەتانە دروستکە بووە. ئەمە خاڵە دوو دڵیەکەی ئەوانە. و ئەمما ئەگەر پرسیارەکەت لەسەرەوە بێ کە ئەگەر بێت و ئێران بڕوخێت ئەکرێ ئەمەتوانێت زەرەری بۆ چ وڵاتێکە بێت، لە ڕاستیا ڕەنگە نەمانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە قازانجی وڵاتی کەنداو بێت، بەڵام ڕەنگە ڕوخانەکەشی یاخود ئەو تێکچوونەشی ئەکرێ لانیکەم تێچوویەکی زیاتری هەبێ بۆ ئەوان، چونکە شەڕی 40 ڕۆژەوەی دەرخست کە ئێران بە ئاسانی ناچێەوە ئەگەریش بشێت توانە زەرەرێکی زۆر گەورەتر بدات لە دەوروبەری خۆی بە تایبەتی وڵاتانی کەنداوێ. ئەمە فاکتەرێکی سەرەکی. ئەگەر تۆ سەیری وڵاتێکی وەکو تورکیا بکەی کە مەسەن هەوڵە دابەوەی کە ناو بژیوانی بکرێت، هیچ شک و گومانێکت نەبێت لەوەی کە ڕوخانی کۆماری ئیسلامی لە قازانجی دەوڵەتێکی وەکو تورکیانە لەبەرچی لەبەر دوو سەبەبی گرنگ. یەکەم ڕژیمی تازە ئەتوانێت پەیوەندی ڕژیمی گریمانی تازایی ئەتوانێت پەیوەندیەکی باشتری لەگەڵ دنیای غەربا هەبێت کە ئەمە بۆ تورکیا هەواڵێکی خۆش نییە. دوامیش ئەتوانێت پرسی کورد تۆزێک بە شێوەیەکی جیاوازتر بۆ ڕژێنەکە دیسانە مەژ دەتوانێت هەواڵێکی باش نەبێت بۆ تورکیا. کاک زریان وەکو پرسیاری کۆتایی ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە، ئەگەر بێت و هەوڵە دیپلۆماسیەکان لەم دانوستانەدا شکەست بهێنێت، ئەو گۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە ئاراوە چییە؟ خۆی لە ڕاستیا من پێم وانییە کە ئێران و ئەمریکا بتوانن بگەنە ڕێکەوتن، لەبەرەوەی کە کێشەی نێوان ئێران و ئەمریکا کێشەیەکی پێکاتەیە. بۆیە ئەم بابەتە تەنانەت ئەگەر ڕێکەوتنیش بکەن لە بینی خۆیانە، ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی کاتیە بێ و لەوانەیە چەند ساڵێکی دیکەوە لە مەرحەلەیەکی دیکە دووبارە شەڕێکی دیکە دەست پێ بکاتەوە. ئەم بابەتە زۆر گەورەترە لە ئێران، زۆر گەورەترە لە کێشەی نێوان ئیسرائیل و ئێرانیش، بەڵکو پەیوەندی بە سەر لە نوێداڕشتنەوەی جیۆپۆلیتیکی دنیا و ناوچەکەی بە شێوەیەکی گشتی. من پێم وایە ئەم مەرحەلەیە هەر بەردەوامە بێ بە دانووساندن بە شەڕ بە گرژی بە شێوەیەکی تێکەڵاو ئەمان سوورەتەوە بە دەوریەکە بەردەوامە بێت. بۆیە فۆکسی سەرەکیەکە زیاتر ئەشێ زیاتر لەوەی کە لەسەر ئەم گەڕەی دانووساندنی ئێران و ئەمریکا 47 ساڵە بەیەکەوە لە مشتوم ڕوو دانووساندنان بەیەکەوە. 6 دانە سەرۆکی ئەمریکا هەوڵی داوە کە ناکۆکیەکانی خۆی لەگەڵ ئێرانە یەکلا بکاتۆ نەیتوانیوە. بۆیە من پێم وانییە کە ئەمریکاش ترامپیش بتوانێت شەقل قەمەر بکات و لە هینێکات لە کونفەیەکونێکە هەموو کێشەکانی خۆی لەگەڵ ئێرانە چارەسەر کات. وە دەسەڵاتی ئێستای ئێرانیش ئەو دەسەڵاتە نییە کە بیەوێ هەموو کێشەکانی خۆی لەگەڵ ئێرانە یەکلا بکاتەوە. بۆیە کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا بەردەوامە بن، گرژیەکانیش بەردەوامە بێ و ئەمە بەشێکە لە داڕشتنەوەی دۆخی گشتی ناوچەکە و دنیا. بۆیە لەو چوارچێوە بەسێ بیریشمانە چاڵ بەرکاک زریان ئەگەر تۆزێک بە ئینسافیش و سیر بکەین پێ ناچێت هیچ سەرکردێ بەقەت ترامپ بەقەت سەرۆک ترامپ لە کاربەدەستانی ئێران و دامەزراوە و توانای سەربازی ئێرانی تا ئیستاوەکو بڵێن تا ئاستێکی زۆر بەرچاو دابەزان دەبێت و لە ناوی بردبێت. هیچ گومانێک نییە لەوە بۆ جۆرەیە بێگومان وایە، بەڵام یەک تایبەتمەندیەکێ لە سیاسەتی ئێستای ئەمریکا لێڤڵی پێشبینیکردنەکە دابەزیەوە بە ئاسی تاک و ئەمە تۆزێکیشی ئێمەمانان زەحمەتەگە بۆی کە بزانین کە سەرۆک ترامپ چیەکە لەبەرەوەی کە کەسە وەکو دامەزراوە تۆ ناتوانێت پێشبینی ڕەفتارەکانی بکەیت. بەڵێ زۆر سپاس زریان ڕۆژهەڵاتی شرۆفەکاری سیاسی بۆ ئامادەبوونت.
بله هر دربار ایران ده دمک ده کو هاولدان دیپلماتیک جبو کیم کرنا آلوزیان د ناورا امریکا و ایران ده بردوام دکن نوچین ایرو ل بازار جهانی و پیش سازین هستیار چارچوبه که برفرهتر ده وان پیشکتنان سه بویرن جدا ین دوار نفت تکنولوژی و کشتیوانی ده ونه که مستر لجا پیوان جدا یا وی روشه جمارا نیشان دادن هفکاری من آرش صالح دی جمارا شروع بکه که اف بویر چنه آرش چه دلوی درباری الجمته هیه زۆر سپاس سیروان بەڵێ هێشتا کێشەکانی نێوان ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەڵیان کشاندووە بەسەر ڕووداوەکانی ناوچەکە و سیاسەتی جیهانیدا لێرە هەوڵ دەدەم سێ هەواڵ زیاترشی بکەمەوە کە ئەگەرچی هەرکام بە تەنیا وەتایەکی جیایان هەیە بەڵام لە چوارچێوە و زەمینەیدا دەتوانن هەڵگری خوێندنەوەیەکی تاوجیاواز بن یەکەم بابەت فرۆشتنی نەوتە دوایەوەی هاتوچۆ لە دروازەی هۆرموز دووبارە کراوە ئامارە نوێیەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەن نیشان دەدەن وڵاتانی عەرەبی کەندا و بە خێرایی بەرهەمی نەوتیان زیاد کردووە لە مانگی ڕابردوودا بەرهەمی ڕۆژانەی نەوتی عەرەبستانی سەعودی و عێراق و کوێیت هەرکام 900,000 480,000 و 630,000 بەرمیل زیاد بووە. ئێمارەتی یەکگرتووی عەرەبی لە مانگی 5 لە ئۆپێک دەرچوو لە مانگی ڕابردوودا ڕۆژانە 4.1 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمهێناوە ئەوەش 460,000 بەرمیل زیاترە لە ئاستی بەرهەمهێنانی پێشدا خستن تەنگەی هورمز بەڵام لە بەرامبەردا بەرهەمی ڕۆژانەی نەوتی ئێران هێشتا زیاتر لە 1 ملیۆن بەرمیل لە ئاستی پێش شەڕەکە کەمترە ئەمەش نیشانەیەوە کە هەرچەند ڕێگای دەریایی دووبارە کراوەتەوە بەڵام ئێران نەیتوانیوە دەستکەوتێکی بەرچاو لە دۆخە نوێیە کە بۆ خۆی تۆمار بکات بابەتی دووهەم تەکنۆلۆژیا و چین بە شێوەیەکی کاتی ڕایگەیاندووە هەناردەکردنی گازی هێلیۆم ڕادەگرێت گازێک کە بۆ دروستکردنی چیپی کۆمپیوتەر ژیری دەستکرد و شتەکانی ترکە لە ڕۆژانەیە زۆر گرنگن بەکاردێت بەکارهێنانی ئەم بڕیارە لە کاتێکدایە کە پێکینگ باس لەوە دەکات کە شەڕ لە ڕۆژەڵاتی ناوین دەتوانێت دووبارە کەمی هێلیۆم دروست بکات کە لە شەڕی پێشودا ساز بوو ئەو کەمبوونەش دەتوانێت بەرهەمهێنانی چیپەکان و پێشکەوتنی پیشەسازی ژیری دەستکرد لەسەر ئاستی جیهانی بخاتە مەترسیەوە بۆیە جیا لە نەوت مادە سەرەتایی تەکنۆلۆژیاکانیش بۆتە بەشێک لە هەژمارکردنی مەترسیەکانی ئەو ململانەیە ئەمە هەروها دەتوانێت بکەوێتە ناو کانتێکستی کێبڕکێ بۆ بواری ژیری دەستکرد تەکنۆلۆژیای پەیوەندیدار بە میکرۆچیپ و میکرۆپرۆسەسۆرەکان کە دەرخەری ڕەهەندێکی نوێ لە ئاکارەکانی کردەوەکانی ئێران بۆ کۆمەڵگایی نێودەوڵەتیە بابەتی تر کەشتیوانی و ئاسایشە لە هەواڵێکی دیکەدا دادگایەکی کار لە تایلەند داوای 3 کەس لە دەریاوانانی وەرگرتووە کە لە مانگی ئاداردا کەشتیەکەیان لە دەواازەی هورمز کەوتبووە بەر هێرش 3 کەس لەو هێرشدا کوژران و ئەو 3 کەسەی کە مابوونەوە دەڵێن تووشی نەخۆشی دەرونی بوون و ناتوانن دووبارە بگەڕێنەوە بۆ کاری دەریایان ئەو کەسە کە قسەی لەسەر ئەوە دەکەن کە کۆمپانیەکان زانیاریان بووە لەسەرەوەی کە مەترسی لەبەردەستایە بەڵام هێشتا کەشتیەکە بە ئیسلاح کەشتێکیان ناردووەتە ناوچەکە و تووشی شەڕ بووە ئەم دۆسیە دەتوانێت بە شێوەی ناڕاستە و خۆش کاریگەری لەسەر نرخی بیمە هەبێت کە ئەوەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی تەواوبووی وزە لە بازاڕە جیهانیەکاندا کە خۆی بۆ ڕۆژاوا شتێکی زۆر گرنگە و دەتوانێت کاریگەریەکی زۆر بێت و نیشان بدات کە نەیتوانی و ئامانجەکان بپێکێت لە کۆی گشتی ئەم سێ هەواڵە نیشان دەدەن هەرچەند دیپلۆماسی هێشتا بەردەوامە بەڵام بازاڕەکان وڵاتە گەورەکان و کۆمپانیان نێودەوڵەتیەکان بەکردار خۆیان بە ئەگەری گەڕانەوەی خۆیان بۆ ئەگەری گەڕانەوەی پێکدادانە سەربازیەکان نێوان ئەمریکا و ئێران ئامادە دەکەن لە نەوت و دەواازەی هورمزەوە بگرە تا چیپی کۆمپیوتەر و تەنانەت ئاسایشی دەریانشینان دیسان دەردەکەوێت کە هەر ئالۆزیەک لە ناوچەکە تەنها کێشەیەکی هەرێمی نییە بەڵکو و کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ئاسایش و ئابووری جیهانی هەیە سیروان بەلێ گەلێک سپاس ئارش ڕاستی گەلێکی باڵکێشە حتاکی ژانڕادیە تەنگا بە هورمز ڕۆلێکە گرنگ وان گرژیان دەردیزن سپاس بۆ وی راپۆرتاتە نهاجی ئەم دچن عێراقێ وەکی ئیرۆ بەری 9 ساڵان ئانکۆ دەهێ تیرمەها 2017 ده سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ دگەڕا خۆیان یەکێمدا و هەلبەت وێ چاغی ڕاگەهاند کۆ هێزên عێراقی بە پشتگیریya ئەمریکا و کالیسیۆنا ناونەتوویە دژی داعش باژارê مووسڵê ji wê rêxistina terorîst rizgar kir. Piştî 9 salan Mosul nema êdî li jêr destê Daişê ye
لێبەلێ بەرمایان شەڕ هینژی بڕیە ئاڤاهیên وێرانبووی لە سەرانسەری باژێر دیار دەبن. دیار جەمال ji Mosulê ev raport şandiye. ئەم گەڕەکە دێرینانە ڕۆژانێک لێوان لێو بوون لە ژیان و ڕەسەنایەتی، بەڵام بەهۆی دڕندەی شەڕەوە بوونەتە وێرانەیەکی بێدەنگ. ئێرە بەشی لای ڕاستی مووسڵە. لەژێر هەر بەردێکی کەوتودا چیرۆکێکی خامناک و هاوارێکی کپکراوی مرۆیی نێژراوە. دوای گەڕانەکانمان شەعلان دەبینین. ئەو گەنجە ڕۆژنامەوانەی لە کاتی هاتنی داعشدا بۆ شارەکە نزیکەی 3 ساڵ بە گوتەی خۆی لەم خانوانەدا خۆی حەشار دەدا و هەڵنایەت. یەکبەیەکی چیرۆکەکانی بیرماوە کە چۆن داعش لە ماوەی فەرمان ڕەوایەتیدا کاتێک ڕوبەڕووی هێزەمنیەکان دەبوویەوە بەردی خانوەکان دادەڕمان. لكن المنطقة القديمة لحد الآن تطاع. ناوچەی کۆن تا ئێستاش تینووی ئەوەیە ژیانی بۆ بگەڕێتەوە و خەڵکەکەی بگەڕێنەوە بۆ ناوی. هەندێک شوێن هەن کە ڕێکخراونە دەوڵەتەکان وەریان گرتوون و سەر لە نوێ ئاوەدانیان کردوونەتەوە، بەڵام هەندێک لە شوێن و ناوچەکان تا ئێستاش وێرانن. ئاسەواری شەڕ تا ئێستاش ماوە و پاشماوەکانی شەڕیش بە هەمان شێوە هێشتا بوونیان هەیە. أن تنظر إلى هذه العمليات. خەڵکە ڕەسەنەکەی مووسڵ بیر و هۆشیان لای گەڕانەوەیانە بۆ ئەو خانوانەی یادگاری زۆریان لەگەڵیاندا هەیە. هەرێکێک لە کۆڵانەکانی مووسڵ گەواهیدەری ئەو ڕاستیان کە برینێکی قوڵ بەر جەستەی مێژوو کەوتووە. ڕەنگە ئەو برینەش بە ئاسانی ساڕەژ نەبێت. تەواوی دانیشتوانی ئەم گەڕەکانە چاوەڕوانی ئەوەن کە ئەم گەڕەکانیان بۆ نۆژەم بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن بگەڕن ناو خانوەکانیان و لێرە ژیان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە. حاجی مەحەمەد دوکانێکی بچووکی فرۆشتنی کەرەستەی ماسی هەیە لە نزیک خانوە کۆنەدا ڕووخاوەکەی و باسی خانوەکەی دەکات. وەڵا ناوچەی کۆن سیرکە ئێستا پێشتر حەزت دەکرد بچتە ناو گەڕەکەکانەوە. خانوەکانی ڕێخستنەکەی سارد بوو وەک بەفر، دەچووتە ناوی حەزت نەدەکرد بیتە دەرەوە، هێندە ئاوەکەی سارد بوو. خان و کۆنەکانمان ئێستا تەماشای دەکەی هەمووی وێرانەیە و کەس نییە ئاوەدانی بکاتەوە، کەس ئاوەدانی ناکاتەوە. تا ئێستا هیچ ئاوەدانکردنەوەیەک لێرەدا نییە. بە گوێرەی ئامارێکی ئیدارەی مووسڵ لە ماوەی ساڵانی 2014 تاوەکو 2017 لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و هێزەمنیەکان 250,000 خان و باڵەخانە زیانیان بەرکەوتووە. لەو ژمارەیە 15 گەڕێکیان بە تەواوی بە کەڵکی ژیانکردن تیاندا نەماوە. لەسەر ڕووباری دیجرا حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەستیان کردووە بە سەر لە نوێ بنیاتنانەوەی خانوەکان بە هەمان دیزاین و شێوازە تەلارسازیەکەی سەردەمانی کۆن. ئەو خانوانەی کە دروست دەکرێن لەسەر شێوازی کۆنی تەلارسازی مووسڵین، واتە کە لە پور و شێوازی کۆنی مووسڵ لەم خانوانەدا ڕنگ دەداتەوە. وەک چۆن لە کاتی وێنەگرتنەکەدا تێبینی دەکەن، دەبینن کە کەوانەکان، فەرشەکان و تەواوی ئەو پێداویستە مێژویانەی لە خانۆ کلاسیکەکانی مووسڵدا هەبوون لێرەشدا دووبارە دروستیان دەکەینەوە. لە بەشێکی دیکەی ئامارەکە ئیدارەی مووسڵدا هاتووە. تا ئێستا تیمە مرۆیەکان 1750 تەرمیان لە ژێر خانۆ ڕووخاوەکان دەرێناوە و پێشبینی دەکرێت زیاتر لە 5,000 کەس هێشتا تەرمەکانیان لە ژێر خانوەکاندا بن، لەگەڵمانەوەی هەزاران بۆمبی چێنراو. بۆیە ئەوەش بربەستی زۆری بۆ حکوومەت دروست کردووە لە سەر لە نوێ بنیاتنانەوەی تەواوی خانۆ کۆنەکان. دیار جەمال دەنگیامەری. هەر سەبارەت بەم راپۆرتە دەڕۆینە لای دیار جەمال کە سەردانی شاری مووسڵی کردووە بۆ زانیاری زیاتر لە دۆخی ئیستای شارەکە کە دوای 9 ساڵ بەسەر کە کۆنتڕۆڵکردنی داعش بەسەر و شارەدا تێدەپەڕێ. دیار وەک دەزانی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی ڕۆڵێکی زۆر بەرجستیان هەبوو لە نەناوبردننی داعش و دەسەڵاتەکەی بەسەر و شارەدا. دەمەوێت بزانم دوای ئەو هەموو ماوەیە کە تۆ ئێستا سەردانی و شارەت کردووە، قسەی خەڵک چییە؟ کاردانەوەیان چییە؟ بیرەوەریەکانیان چییە سەبارەت بەەوە ڕۆژانە؟ بەفراو دیارە من بۆ ماوەی 2 ڕۆژ لە مووسڵ مامەوە. دیارە لەوێ خەڵکی بە شێوەیەکی گشتی سوپاسی هێزەکانی ئەمریکا کەن لەوەی کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە
ئازادکردنی مووسڵ وەکو هەمووان ئەزانن کە بۆ ماوەی نزیکەی 3 ساڵ داعش توانی مووسڵ و دەوروبەری بە تەواوەتی کۆنتترۆل بکات و زیاتر لە بەشی لای ڕاستی مووسڵ لەوێ خۆیانیان حەشاردا بووە کار و چالەکیەکانیان لەوێ دژ بە هێزە عراقەکان و هێزەکانی پێشمەرگە ئەنجامەداوە دیارە هێزەکانی ئەمریکا بە درێژایی ئەو 3 ساڵە تاوەکو ئەو کاتێک کە مووسڵ بە تەواوەتی ئازاد کرێەوە بە تەواوەتی پاکرایەوە لە داعش ڕۆڵێکی کاریگەریان هەبوو چ لە ڕووی لۆجستیەوە چێ توانیان کە ئاسمانی مووسڵ بە تەواوەتی کۆنتترۆل بکەنەوە بنکە و بارگاکانی داعش بە تەواوەتی بردومان بکەن و لاوازیان بکەن تا ئەو کاتێک کە بتوانرێ توانیان بڵێن هێزە عراقیەکان و هێزەکانی پێشمەرگە بە زەمینی هێرش بکەنە ناو مووسڵ و بە تەواوەتی مووسڵ کۆنتترۆل بکەن ئێستا خەڵک بە شێوەیەکی گشتی خۆشحاڵە کە ژیانێکی نوێیان دەست پێ کردوێتەوە لە مووسڵ و من لەگەڵ کۆمەڵێک هاوڵاتی ئەو شارەدا قسەم کرد ئەوان باسیەوەیان کرد کە ئەگەر ئەمریکا و هاوپەیمانە نەبووایە ئەوە تاوکو ئێستاکەش مووسڵ بەدەستی داعشە و بواتە بە شێوەیەکی گشتی خەڵک زۆر دڵخۆشە لەوەی کە ژیانێکی نوێیان دەست پێ کردوێتەوە بەڵام لە ئەمان کاتە ئەمێ باسەوەش بکەم کە مووسڵ بە تەواوەتی ینی بە بەشی لای ڕاستی مووسڵ بە تەواوەتی وێرانە نزیکەی بە پێی و ئامارانەی کە دەستی ئێمە کەوتۆ لە ئیداری پارێزگای مووسڵ زیاد لە 250,000 خانوو بە تەواوەتی بڵین ڕووخاون و وێران بوون و ئاسەواری جەنگ تاوکو ئێستاکە بەڕووی مووسڵەوە دیارە ئەچ سەر دەکەی بە هەر کوچە و کۆڵانێکی مووسڵ ئەبینی شوێنی فیشەک و شوێنی وێرانە بە مووسڵەوە دیارە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیدارەی پارێزگای مووسڵ و حکوومەتی عراقی و ڕێکخراونی و دەوڵەتەکان هەوڵێکی زۆریان خستۆتە کار بۆ ئەوەی کە ئەو بەشەی کە وێران بووە ئێستاکە سەر لە نوێ بنیاتی بنەوە وەکو لای هەمووان ڕوونەکە مووسڵ خانوەکانی بەشی لای ڕاستی مێژوویەکی هەزاران ساڵیانەیە سەدان ساڵیانەیە و خانوەکان لەسەر دیزاین و تەلارسازی مووسڵی کۆن دروست کراوە لای خەڵکی ئەم خانوانە زۆر گرنگن و تەنانەت لە دەروی مووسڵیش ئەنی باسی مووسڵەکرێ باسی یەکسەر ئەو خانوانە ئەکرێ ئێستاکە ڕەوەکوتم ڕێکخراونی و دەوڵەتیەکان و حکوومەت هەوڵێکی زۆریان خستۆتە کار بۆ ئەوەی کە هیچ نەبێت تاوەکو کۆتایی ئەم ساڵ 273 خانوو لەو خانوانە سەر لە نوێ بنیاد بنێنەوە لەسەر هەمان شێوازی کۆن و ئەو تەلارسازیە کۆنی کە پێشتر هەیبوو ئەگەر بمێ باسی ینی دۆخی ئەمنیش بکەم دۆخی ئەمنی ئێستاکە مووسڵ تا ڕادەیەکی باش هێوربوونەوەی بەخۆی بینەوە هێزە عراقیەکان ینی پلانێکی نوێیان داڕشتۆ لەو پلانی کە لە پێشدا عشکە هێزە عراقیەکان وەکو هەمووان نزانن کە لاواز بوون لە مووسڵ بەڵام ئێستاکە گۆڕانکاری بەسەرداهات دیار گەلێک سپاس بۆ ڤێراپۆرتێ بڕاستیژی باڵکێشێک و ئەو دیمەنێن وێرانی پشتی 9 ساڵان ژە ئازادکردنا باژێر دەستی داعش هینجی دیارن گەلێک سپاس بۆ ڤێراپۆرتێ و بۆ وێ بەشداریاتە دیار جەمال سیرۆنەگە تۆش بیرت بێ سەردەمی داعش چۆن کەوتبوونە گیانی ئەو هەموو ئاساری دێرینانە وەڵتەیان ڕووخاند بەڵێ گەلێک سپاس بۆ دیار بەڵێگەلی بینەران ئەم هەر لە عراقی دبینن هەنە کۆمێن چەکدار یەن سەر بێ ئیرانی ڤە دەبێژن ئەوێن چەکێن خوا دانەینن حتاکو هێزی ئەمریکی بە تەڤاهیژ عراقی دەرکەبن لە دەمێکێدا کۆ سەرکوەزیری عراقی عەلی زەیدی خۆ ئامادە دکە کۆ سەردانا واشنگتۆن بکە تێجاوەرێکردن کۆ ئەو vê pirsgirêkê gel karbidestên ئەمریکی گوتوبێژ bikin Huner Ehmed peyamnêrê me raportek derbarê vê mijarê şandiye. وادەی بەڕێکەوتنی سەرۆکوەزیرانی عێراق بەرەو واشنتۆن نزیک بووەتەوە گرنگترین بابەت کە چاوەڕوان دەکرێت زەیدی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا تاوتوێی بکات بریتیە لە چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق ئەوە کراوە بە مەرجی پاڵپشتیکردنی حکوومەت بەڵام تا ئێستا جگە لە سەرایە سەلام گروپەکانی دیکە تەنها بەزارەکی ئامادەی خۆیان بۆ چەکدانان پیشان داوە. فشاری حکوومەتی عێراقی و بەتایبەتی زەیدی وای کردووە ناچاریان بکە چەک داماڵێنن چکم بە حەقەت ئەگە چەکدا نەماڵێنن هەم زەرمەندی ئەسکەری دەبن هەم زەرمەندی ئابووری دەبن هەم مقاومەتیان زەعیف دەبێ بەرامبەر حکوومەتی عێراق. بەشێک لە گروپە هاوپەیمانەکانی ئێران مەرجی چەکدانانیان گرێداوە بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا تا 30 ئەیلولی ئەم ساڵ ئەو بیانۆیەشیان بەدەستەوە نامێنێ چونکە بڕیارە ئەو بەروارە دواوا دەبێت
بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە تەواوی عێراق. بۆ ڕادەستکردنی چەکەکانیان حکوومەتیش هەمان بەرواری وەک دوامۆڵەت داوە بە گروپە هاوپەیمانەکانی ئێران. زەیدی تا ئێستا لە چوارچێوێکی تەکتیکیایە هەندێک گروپ لەوانە کە مقتەدا سەدر و هەندێک گروپی تر بە ناوە چەکیان داناوە. من دەتوانم بیشبێنم بەو چەکدانانەی کە پەکەکە بە شێوەیەکی سمبولیک کردی. تا ئێستش ئەو گروپانە کە بریتە لە گروپەکانی حزب الله و سەید الشوهدا ڕژدن لەسەرەوەی کە ئەمێننەوە بەرداوام بن تا یەک سەربازی ئەمریکی لە عێراقا هەبێ. مەبەست لە چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران بریتیە لە ڕادەستکردنی درۆن و موشەکی بالیستی کە لە شەڕی 12 ڕۆژە و دواتر لە شەڕی 40 ڕۆژەی دژ بە ئێران لە عێراقەوە بە موشک و درۆن وڵاتانی ناوچەکەیان دەکردە ئامانج. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک. نهاجی ئەم دەچن سووریێ بریارە ئەمریکا یا دەرخستنا سووریە ji لیستەیە وڵاتێن و پشتگirیا تەرۆرê dikin bertek û reaksiyon li seranserî Sûriyê bi xwe re anîne li nav Kurdên Rojava jî dengvedaneke vê biryarê peyda bûye. Niha jî peyamnêrê me ji Qamişlo Emced Kurdo bi me re ye. Emced tu xêr hatî ev biryara Amerîka di nav Kurdan de çawa tê nirxandin? Belê sêrwan demata û demata maçevanan baş be. Rastî ev biryar bû cihê kêfxweşiyê li vê deke li kolana Kurdî li Rojava bi taybet di nav gelê Kurd de ji ber got dibêjin ku êdî evaya wê gavek bi ji bo rakirina barekî giran ser rewşa aborî, rewşa xizmetûzariyê ku li deverê pêşkêş dibe. Ji ber ku bi rastî di dema dawî de gelek barêk niştecihên deverê giran bûbû piştî em bêjin ev xistina lîsteya terorê got zêdetirî 46 salan got ji aliyê Amerîka ve li ser Sûriye hatibû danîn lê di heman demê de şopîner dibînin ku ev gavaya nebese ji ber ku hînya jî rewşa ewerte ya ku ji hêla serokê Amerîkayî berê ve hatiye dayîn di sala 2004 de ew jî rewşa ewerte gul ser Sûrî hatibû elankirin hîn jî berdewam e û her wiha di gulana sala borî de jî Serok Trump ev em bêjin ev rewşa werte ranewistandibû û berdewam kiribû. Lê di her halî de millet li vê dekê niştecihên deverê bi vê biryarê kêfxweşin. Baş Emced em biryarê detwanê karîgerî li ser proseyê siyasî Sûriya û peywendiyekani nêwan Dimişq û hêza Kurdiyekan û her wiha şerî Daişê bê? Berê befra û rastî yanî piştî derketina vê biryarê me xwest em aliyên siyasî li vê de li Rojava bînin çi enekesê be, çi peyêneke be, çi jî aliyên din wek mesede. Bi rastî heme alî jî kêfxweşin bi vê biryarê û dibînin ku êdî evaya bûye weke xala destpêkirina qonaxek nû ji bo Sûriyê ne tenê ji bo em bêjin têkiliyên derve lê ama ji bo têkiliyên hundirîn jî ku bandorê li ser proseya siyasî ku di navbera hikûmeta demkî de û di navbera aliyên Kurdî yên siyasî de li Rojava bike û her wiha mesedê jî me têkiliyên bi ofîsa wayî Şamê re kir wa jî ji me ragihand got ew pir hêvîdarin bi vê gava Serok Trump got wê bandorek erênî mezin li ser proseya danûstandinê di navbera Kurda û hikûmeta Şamê de bike. باشه امجد وی بریاره گلک وقتی تجی دویجه گلک هیوین آبوری و سیاسی جی زیاده کردن بخورانینه گلو ولاتین سوری لگور گوتل گل وان داخله هری کیم لروجاوا و خامشلو ددمه که نزیده باندور وی جیانا یعنی وی کل سر جیانا خویا روزانه ببینین راستی سروان امکارم بیجن کو باندور وینا بری چند روزا دست فکر دما کو کمپانیا امریکی یا ام بیجن اچکی انرژی دست به پیمانه که دریج امذکرنا پیمانه که دریج به سوریه درباره واری نفتی د لروجاوا دست فکر او جی پیمانه دریجه اویا بو جهه هیویک مزن شبو کردن روجاوا کو ایدی
کۆمپانیە ناودەولەتی نەتەنێ ئەمریکی ئەم بێژن یێ ڕۆژئاوا تەمام ئێدی ڕۆژاوای کوردستانی دەست پێ بکەن هەروەها شۆپینەر و شرۆڤەکارên سیاسی دبینن ئێدی ئەڤایاوێ باندۆرێک مەزن لەسەر شەرێ دژی داعشێ بکە بتایبەت گۆ دەما داویدە ئاستا عێریشên وا zêde bûye gotenê di hezêrana Borî de pênc çalakî di Sûriyê pêk anîn û bûn sedema kuştina 5 kesan û ya herî dawî jî teqînên berî çend roja bûn ku li Şamê di dema ziyareta serokê Fransayê Macron de pêk hatibû. Spas peyamnêr Emced Kurdo li Rojava spas bo amadebûnet. ئێوارەی ئەمڕۆ لە شاری سلێمانی لەلایەن فدراسیۆنی عەرەبی بۆ میدیا ڕێز لە کۆمەڵە کەسایەتی گیریا لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی عێراق سنوور کەریم ڕۆژنامەوان یەکێکە لەو کەسانە کە وەک ڕۆژنامەوانێک ڕێزی لێگیرا بۆ کارەکانی کە بۆ دەنگی ئەمریکا ئەنجامی داوە و پێشکەشی کردووە دەچینە لای سنوور بۆ ئەوەی خۆی باسیێم خەڵاتە و ڕێز لێنانەمان بۆ بکە. سنوور زۆر پیرۆزە دەکرێت خۆت پێمان بڵێ هۆکاری ڕێز لێنانەکە چی بووە کێن ئەوانەی ڕێزیان لێگیراوە؟ بەڵێ بەفراوام کاتتان باش وا دیارە وەکو جەنابیشت باست کرد فیدراسیۆنی عەرەبی بۆ میدیا دیجیتالیەکانیا بۆ میدیا ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش کۆنفرانسێکی ساڵانەی خۆی بەس کە کۆنفرانسی ژمارە حوتی فیدراسیۆنەکە بوو لە شاری سلێمانی ژمارەیە کەسایەتی لەسەر ئاستی عێراق و پارێزگا جیاوازەکانی هەموو عێراق و هەرێمی کوردستانیش لە مەراسیمەکەدا ڕێزلێنانیان پێبەخشرا یەکێک لەوانە پەیامنێری دەنگی ئەمریکا خۆم بووم کە لە پای کارەکانمان بۆ دەنگی ئەمریکا لە مەجای مرۆیی تەنیا لە ڕاستیدا ڕۆژنامەوانان لەم مەراسیمەدا ڕێزلێنانیان پێ نەبەخشرا لە یەکەی ئیداری سلێمانی پارێزگای سلێمانی واتە لە خودی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵە بووبەکر و ژمارەیەک ڕۆژنامەوان و چالاکوانی بواری مافەکانی مرۆڤ و ژنان و ئەوانەی کە هەستاون بە لە ڕێکخراوە جیاوازەکاندا لە مەجای خێرخوازیدا کاریان کردو ژمارەیەکی زۆر لە ئاستی عێراق و پارێزگا جیاوازەکان وەکوتم هەمان ئەو ڕێزلێنانیان پێبەخشرا دیارە وەکوتم ساڵانە ئەم کۆنفرانسی ڕێکخراوەکە لە شارە جیاوازەکان بەڕێوە دەچێت ئەمساڵ کۆنفرانسی حوتەمی هێنایە شاری سلێمانی بنکەی ڕێکخراوەکە خۆیان دەڵێن بە پشتیوانی بۆردی ئەمریکیە و ناوەندەکەیان لە ئوردنە لە وڵاتی ئوردنە ژمارە تقریبان ئەو کەسانەی بە نزیکەی کە ئەمڕۆ ڕێزلێنانیان پێبەخشرا لە سەرانسەری عێراق زیاتر بوو لە 100 کەس دیار بوو لە پای کارە جیاوازەکان وەکو باسم کرد کاری خێرخوازیە بە گشتی هەموو ئەو بوارانەی کە دەچنە خزمەتی پرسی مرۆیی لە عێراقدا ئەم مەراسیمە کرا و خەڵاتی ڕێزلێنانیشیان پێبەخشرا. بەڵێ سپاس سنوور جارێکی تر پیرۆزە و بە هیوای خەڵات و سەرکەوتنی زۆرتر بۆ تۆ. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و کارەبا بەکارهێنانی وزەی خۆل لە ڕۆژاوا بە خێرایی بەرفەراوانتر دەبێت زۆرێک لە دانیشتوانی ناوچەکە وزەی خۆر وەک چارەسەرێک بۆ دەستگەیشتن بە کارەبای بەردەوامتر و کەمکردنەوەی پیسبوونی ژینگە دەزانن. راپۆرتی ئەمجەد کوردۆ لەم بارەیەوە با پێکەوە ببینین. لەسەر بانی خانیە خۆ یلقامشلو میشێل نوری کۆباوە سێ زارۆکانە و شپێکهاتەیە کلدانیە بەری مەهەکێ وی بریارە کوێرەکدا ئەو بتەمامی ژ ئابوونەیە ژەنەتۆرێن تاخان دەرکەت ji bo wî ev ne tenê guhertinek esayî ye lêbelê rizgarbûneke ji qeyraneke ku sê salin berdewam dike kotê de elektrîka giştî bi giranî qute û nirxê sutemeniyê pirbuha bûye. يعني موضوع الطاقة صار ضروريات يعني مجارا انرژیا روژه بویه نچاری 3 سالین کهربا به تمامی تنیه و دما گو بیجی و پر بهابه یه سال پشتی گو نرخ مازوت و امپیران بلند بو من بریار دا گو از سیستم انرژیا روژه دینم ایرو انرژیا روژه ایدی بویه یک جه ایدیوین هری سرکه ین جیانه جبو هر مالباته که جبر باره ما گرام بویه كبير كمصروف شهري. ev biryara Michel ve guheriye tevgera giştî li seranseri bajêr li gora amaran
نرخي لتريا مازوتي الهرمي جهشتيا 8 سنتين أمريكي ونرخي 1 أمبيري مهانا جهشتيا 29 دولاران أف باري دارایی گرانکر کو خلق بری خو بدن بازار انرژیا طاوی لگورا لکولینه که کومه آماده کریه تنه دهندر مها بوریده زیدتری 2 میلیون دلار بازرگانی سیستم انرژیا طاوی لقامشلو گندواری وی هاتیه کرین هروهاج سالا 2010 حیانها نیزی 82 صدی جبهای وی ارزانتر بویه. سبب اول مثلا والدي كهرباء 24 بها كرن يعني سعر امبير كرن 6 دولار تمام ابقى لك بها يعني حر مالك يماني 100 دولار 105 دولار بمتحرمه وسبب الدواء عالم جورد بين عالم متفائل بون بهيفي بون كهرباء دولتي اللي ديت نقول آلية محافظاتي داخل لودك ساعات دانين بها كرن او شي حر دوراك تقريبا 100 دولار 6 دولار يقولي عملت ناس كريه او شي بهاي عالم مجبور بون طاقه صوار بكم لأف جهرتن تاني آليك أبورينينا لفايدين وي ين جنجهي وتندرستي ين مزن هنا لجورا رابورا أجانسا أنرجيا ناف دولتي بارا أنرجيا طافي دهلبرينا جهاني ده جهشتيش صدي حيشتان وتي جاف دير كرن بجهجش صدي بيستان بسبورين جنجهي دبينن كو أف شورشا كسك دكارا روبري نخشين جران لهريمي كيم بكا فجبر بيك يجي أم دبينن إنه أغلب حالات السرطان إنكو شيء دبن همج منطقة جزيرنا لأنه أف دومانا جورج مولدات الدركبة تخلق السحابة ضبابية لو نرشا أو نتيجة أكسيد النيتروجين تأثير يقلق النفسية إنسانتك أف عواملها كامل دهيلن كو توجهك هري طاقك نظيف أو سياسات عالمي حاليا بيت باقن اللي هي الطاقة الشمسية دبن تيريجن طافان را كو هر روج لآسماني قامش لو ديچرسن پانيلين رش دبن چافگانيا روناهيه جبو مالان انفدگرن با ميشيل نوري يكونها زاروكي وي دبن روناهيا لمبين باقش و بيدنگ ده داخوازن خواه دخوينن اف سيستما كووكي برسوك نچاري لديجي گرانبونا 8 سنتين مازوتي دسبيكر ايرو ازماني قامشلو بر بپاقجيك نوفا دبه شورشا طاوي لفر نتني چارسريك قيرانك الكتريكيه لپنگاوك رومتا دا كوجيانا مروفان جدومانا رش آجن توران ورا پاراستن امجد كردو دنگي امريكا قامشلو سیروان جارێکی تر هاتوینەتەوە و بەشەی کە وەک باسمان کرد ڕای بۆ ئێمە ڕای بەردەنگ و بینەر بۆ ئێمە گرنگە و لە ڕێگەی پامنێرانەوە بەردەوام دەپرسین چاوەڕوانەکانیان لە ئێمە وەک دەستگای دەنگی ئەمریکا چی ئەبێت بۆ بەیەکێکی بەفرە ئەمێ هەرن ها کەرکووکێ و ڕاو بەوچوونە وڵاتیان لەوێ دەکێ بە هاورە تەماشا بکەن دەنگی ئەمریکا بۆیە زۆر خۆشمانەویست و متمانمان پێ بوو بەڕاستی ئەتوانین بڵێن پارێزەری مافەکانی کورد بوو ینی لە زۆر جار دەنگی کوردی ئەگەیان ئێمە شەمانەیە هەر بەو شێوازە بمێتەوە دەنگی مەزلومەتی کورد بگەێنێت بتوانین بۆ ئێمە بگەینە مافەکانی خۆمان و گرنجێکی تایبەتی بە شاری کەرکووک بدا داواکارین و ئێمە هەمومان هاوکاری ئەبین بە هەموو شێوەیەک لە ڕووی مێژووە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی ینی با بڵێن کۆمەڵایەتیەوە ئیتر کەلتوری هەموو ڕووەکان ئێمە هاوکاریان بین بەڵام بەمەرجێت گرنجە تایبەت چکە دەنگی ئەمریکا خۆشەویستیەک و تایبەتمەندێکی لای خەڵکی کەرکووکەیە لەسەر زمانی کوردی لەسەر ئاوادانی ناوچە کوردیەکان لەسەر ناسنامەی ئەم شارە ناسنامەی ئەم شارە بڕیارە بە پێی دەستور یەکلا بکرێتەوە ڕاگەیاندنی ئەمریکا بەشی کوردی پێویستە لەسەر ئەم خاڵانە بوەستێ بە گرنگیدانێکی زۆرەوە بێلایەنانە و پیشەیانە ڕاستیەکان بگەێنین خۆ من ناڵێم بێ هێزێک بێ شتی چاواشە بۆ کورد باز بکە بۆ منە ڕاگەیاندنی ئەمریکا ئەبێ ئەو بخاتە ڕوو چۆنە بێ ئێستا جوتیارێک بە بڕیارێکی بەعس بچەوسێنرێتەوە ئایا ئەم حکومەتە ئەم میریە لە بەغایە میری و فەرمانڕەوایەکی هاوبەشی هەموو عێراقا دەنگی ئەمریکا وەکو میدیایەک هەر میدیا بۆ خۆی بۆ شار و نەتەوە میلەتێک پێویستە بۆ کۆمەلگا پێویستە لەبەرەوەی تۆ بتوانانی بە ڕێگای میدیا ئەتوانی دەنگت بگەێنی بە کۆمەلگای نێودەوڵەتی ئێمەش لەم شارەدا کۆمەڵە کێشەیەک هەیە بە تایبەتی مادەی 140 کێشەی زەوی زارۆشتانە تا ئێستا ئەوەی کە نەتواندراوە بە دروستی ئەو دەنگەی خەڵکی ئەم شارە بگەێنرێ بە جیهان بۆیە زەرورە پێمیش خۆشە ئەم میدیا ئیش لەسەر ئەو بابەتەکە بۆی بتوانن چارەسەرێک بدۆزنەوە بە تایبەتی لە مۆزوعی مادەی 140 و کێشەکانی ئەم ناوچەیە.
بەڵێ سیروان ئەم ڕۆژ بەبێ بەشەکەی تۆ بەشی فوتباڵ هاتیینە کۆتایی بەرنامەکە و خۆشەویستان گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان و سپاس بۆ ئەوەی ئەم کاتژمێرە لەگەڵمان بوون. ئەمڕۆ هەینی 19 پوشپەڕی ساڵی 2726 کوردیە و تا بەرنمەیەکی تر هیوای ڕۆژێکی ئارام و خۆشتان بۆ دەخوازی. ببینن خێر و خۆشیێدا سلااو ڕێز.